لەم چلەی هاوینەدا نرخی هەر بەرمیلێک نەوت 250,000 دیناری تێپەڕ کردووە. مەترسی زیاتریش لەوەدایە نرخەکەی لاوەرزی سەرمادا زیاتر بەرز بێتەوە. ئەو کۆمپانیایانە بۆ بەرژەوەندی شەخسی و حیزبی خۆیان. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری دەڵێت چەندین جار با ڕێگەی پەرلەمانی داوامان کردووە ئەو نەوتەی لە هەرێم و لەلایەن کۆمپانیاکانەوە دەپاڵێورێت بدرێت بە هاوڵاتیان نەک بۆ ناوەڕاست و خواروی عێراق بنێردرێت. نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەیە ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە پاڵاگوەکانمان لە هەرێمی کوردستان نەوت بۆ هەرێمی کوردستان ناپاڵێون یاخود بۆ خەڵکی هەرێمی کوردستان نایپاڵێون تەنها ئەو پاڵاوگانە و کۆمپانیایانە بۆ بەرژەوەندی شەخسی و حیزبی خۆیان ئەو نەوتە یاخود خێر و بێرەکەی بەکاردەهێنن. ئێمە چەند جار ڕێگە چارەمان لە پەرلەمانداوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە پاڵاوگەکان بەشێک لەو نەوتەی دەیپاڵێون یاخود ئەو بەنزینی دەیپاڵێون با بەرهەمەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێ نەک تۆ بینێری بۆ شارەکانی خواروی عێراق و بەڵام خەڵکی خۆت بێنەوت بێ لە زستانان و بێ بەنزین بێ و قەیرانی بەنزین و سوتەمەنی تاکەی لە هەرێمی کوردستان هەر بەردەوام دەبێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش پێی وایە بەرزبوونەوەی نرخەکان سەرنجامی بێپلانی حکوومەتە و دەبێت سوتەمەنی بە نرخی پاڵپشتی کرا و بە هاوڵاتیان بدرێت نەک قازانجیشان لێ وەربگیرێت. هەرچی حکوومەتە هەموو پێداویستەکانی خەڵک ئامادە بکاتن و فراهم بکاتن و بە نرخێکی گونجاو بە تایبەتی سوتەمەنی کە ئێمە بەرەو وەرزی زستان دەڕۆین پێویستە سوتەمەنیەکان بە سعرێکی گونجاو و بە کەمیەکی باش لە بازاڕدا هەبیتن و حکوومەت دابینی بکاتن. ئێستا ئەگەر تەمەشا بکەیت لە بەغدا حکوومەت سوتەمەنی دابین دەکە و پارەش لە خەزێنەی حکوومەت سەرف دەکات بۆ ئەوەی ئەرچی سەرشانی هاوڵاتیان زیاد نەبی بە سعرێکی گونجاویان پێدەدات. بەڵام بەداخەوە لێرە حکوومەت هیچ پارەیەکی تەرخان ناکە بۆ دابینکردنی ئەو سوتەمەنیانە. لە ئێستادا نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا زیاتر لە $100 تۆمار کردووە. بەو هۆیشەوە چاودێران حکوومەتی هەرێم بە بازرگان ناو دەبن بە هۆکاری ئەوەی نرخی پاڵاوتنەکەشی وەک ئەو وڵاتانە حیساب دەکات کە کڕیاری نەوتن نەک فرۆشیاری نەوت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.